برئيس عبد الرحمن الجزائري شروع بكاري امني وسياسي لبغداد جلمه برئيس الجزائري دمات باش به هديد چارچوبه گوارتنين كل دفري هنا البته گوارتنين چاوري نكري هنا تدبيني قالوا روشه او لهيا دفري وي روشه كبنجيبه لجير كنترول به يانجينه بداية بسم الله والله الرحمن لدەستپێک دا الرحيم. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانتان و تەوایەوانێکەوە گوێبیستی ئێمن لە کوردستان 24 ئەوەی لەبارەی دۆخی ناوچەکە هەیە بێگومان دۆخێکی ناسەقامگیر ئێستا هەیە بە تایبەتی ئەوانەی کە لە سووریا ڕوویاندا و هاوکات وڵاوەکانی غەزە و لوبنان بە هەمان شێوە هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کەوا مەترسیەک هەیە بۆ سەر عێراق و دۆخی عێراق بە شێوەیەکی گشتی لەبارەی سەربازیەوە بێگومان و تەنانەت لەبارەی سیاسیشەوە لە لایەنی سیاسیەوە مەترسی هەیە گۆڕانکاریەکان ئێستا هەموو ئەوانەی کەوا لە سووریا ڕوویاندا لەگەڵ ئەوەش لێدوانەکانی ئەحمەد شەرع و پێمان دەڵێکەوە هەندێک گۆڕانکاری دەبێت لە سووریا و هاوکات لە ئاماژە بە جوڵەکانی ئێرانیش دەدا کە ئێران ئێستا دژی ئەو دۆخەیە لەکە لە سووریا هەیە لەوانەیە ببێتە هۆی شەڕی کۆڵان بە کۆڵان و یان شەڕی تائیفی بە تایبەتی ئەوەی کەوا لەگە عێراق ڕوویدا لەوانەیە بە هەمان شت لە سووریاش ڕووبدا لە نێوان 2003 بۆ 2005 لە عێراقیش ڕوویدا بوو وەک تەقینەوە وەک ناسەقامگیری بۆیە ئەمە خۆشتێکی ڕوونیشە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕوون ئێستا لە سووریایە هاوکات لە عێراقیشە بە هەمان شێوە كواتا او روشا كل سوريا هي باندوريا كيم تازو بو سر عراقي جايه همشين بيجي زور لسر هي جبر كو تجربه وكوتا قلتي 2005 جان هي تقينين ويدمين عراقي هي كو ويدمي عراقي سوريا تومت باردك 2011 هي البته 2014 هي كواتا خرابونا روشا سوريا قالوا دبو عراق دي چاوي بەڕێز ئەگەر بێت و بڕون و ئاشکرا قسە بکەین ئەوەی ئێستا لە سووریا ڕووی داوە ئەمە ڕێکەوتنێکی ڕانەگەێنراوە بەڕاستی کە لایەن ئەمریکا و لەگەڵ حکوومەتی جۆلانی کراوە ئەوەی کەوا هەیە ئەو حکوومەتە ڕاگوزارێکەوە ئێستا هەیە بێگومان پێشتر ڕێکخراوە و هاوکات قسە لەسەر تەنانەت دروستکردنی حکوومەتی ڕاگوزاریش کراوە تەنانەت قسە لەگەڵ عێراق و ئێرانیش نەکراوە لەو بارەیەوە هاوکات هەموو هەوڵەکان ئەوەیە کەوا سووریایشی دموکرات بنیاد بنێتەوە بەڵام ئێستا بەرجێکی ئاینی بەرجێکی توندڕەوی هەیە با بڵێن بۆ حکوومەتی سووریا بێ یان هەموو ئەوانە بێت چونکە ئەمانە پێکاتون لە گروپە سەکدارێک کەوا ئەگەر هەیە جارێکی دیکە شەڕی تایفی بۆ سووریا بگەڕێتەوە بۆیە هیچ هاوڵاتیەکی شیعی یان جعفەری بتوانێت بچێتە لازقیە و حەماوە ئێستا ئەم ناوچانە هەمویان بوونەتە ناوچەی قەدەغکراو بۆ ئەوانە لە هەمان شێوەدا شەڕێک هەیە لە نێوان تورکیا و هێزەکانی هەسەدا بۆیە ئێستا ئیسرائیلیش لە گۆڕەپانی سووریادایە و هاتوۆتە ژوورەوە دەتوانم بڵێم ئێستا سوپایەکی فەرمی سووری نییە بۆیە ئەوەی هەیە ئێستا لە سووریا چەند گروپە سەکدارێکە بۆیە ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بە سەرتەواوی ناوچەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ ئەگەر باز لە سەردانەکەی سوودانی بۆ ئێران بکەین ئەمە بەڕێز مالیکیش ئاماژی بەوەدا بوو کەوا هەوڵێک هەیە لەلایەن مقاومەی عێراقیەوە چونکە خۆتان دەزانن چەندی ڕاگەیەندرا و بڵاوکراوەتەوە ئاماژە بەوە دەکەوە عێراق لە ژێر مەترسیدایە ئەم پرسە تەنیا پەیوەست نییە بە پاراستنی سنوورەکان پێویستە ئەمە کاری زیاتر برس جزایری ئەو مەترسیت کو سەر عێراقە هەڵبەتە توزانیجی دەرئەنجامەوەیە نەکو بەرەیەکە هەیە بناوێ بەرەیە مەقاومە لە یەمەنێ بەرەف لوبنان سووریەش خۆ لە سووریە نەما لە لوبنانیژی gelek hata zayıfkirên li Yemenê lê tê xistin İsraîlê dide dibêje li Iraqê jê ye kewata metirsiye ew bere li Iraqê jî bêta armanjkirin gelo Iraq çi biket ji bo ku ev pirsgirêkên Rojhilatê navîn heye a girêvî şerî negehîtê
يعني سعت حكومة بڵێ حکوومەتی عێراق 100 ڕۆژ بابڵێن دانووساندنی کردووە لە ڕێگەی وەزارەتی دەرەوە لەلایەن بەڕێز وەزیر بەڕێز فواد حوسێنەوە بۆ ئەوەی کە هێرش نەکرێتە سەر بەرژەوەندەکانی عێراق، بەڵام مقاومەی عێراقی دژ بە یەکن لەگەڵ بڕیارەکانی حکوومەت. ئەمریکا داوای کردبوو لەبارەی حەشی شعبیەوە حەشی شعبی هەڵبۆشێتەوە هاوکات لە ڕێگەی مانۆری بەڕێز سوودانیەوە کاتێک بەڕێز سوودانی ڕەتی کردەوە کاتێک ئەمە ڕەت کراوە بۆیە ئەمە دژی بڕیارەکەی ئەمریکی بوو. بۆیە ئەمریکا ئەگەر بێت و بەڕوونی قسە بکەین بڕیاری ئەمریکاش بێگومان پەیوەندیدارە بە بڕیاری ئیسرائیلەوە کاتێک غەزە لە ناوبرا هاوکات مناوڕەیەک هەبوو لە نێوان هەموو لایەنەکان. ئێستا خۆتان دەزان لوبنان کەوت و ڕژێمی بەشار ئەسەدیش کەوت. بۆیە دوای لوبنان واتە دوای لوبنان سووریا بوو. دوای سووریاش لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە دەمەوێت بڵێم لە ساڵی 2025دا وێزگەی ئایندە عێراقە. بۆیە ئەمە لە ڕێگەی سیاسی و دیپلۆماسیەوە ناکرێت. بۆیە پێویستە هێزە عێراقیەکان خۆتان دەزان بەڕێز حەمید شەتری سەردانی سووریا کردبوو. ئەمە ئەوە بوو کەوا تەنیا پەیوەندیی ئاسایی نەبوو بەڕاستی لە نێوان عێراق و ئەوبی. ئەمە تەنیا پەیوەندی بۆ نەبوو کەوا گەرانتی بدرێت بۆ ئەوەی دەستە تەحریر شام نێتە عێراق. بۆیە ئێستا ئێمە هەمومان ئاگادار ئەوەین کەوا گۆڕانکاریەک هەیە مەترسی هەیە ئەم گۆڕانکاریە بە تەکتیکی سیاسی جیاوازەوە هەیە لە پشتی 2023 عێراق بێگومان دەڕاوشێکە حتا پشتی 2023 حتا نها عێراق دەڕاوشێکەدایە بەردام ڕاوشێکی هەستکارە بەردام باوەریە دەسەڵاتدارên عێراق ئەوێن کو هێز دەدەسیدایە بڕیار دەدەسیدایە باوەریان بە بەردامیە خوانینە دە بەحسی مقاومە ئیسلامی کرد. لە عێراق حکوومەت هەیە دامۆ دەستگە هەنە دەستور هەیە پارلەمان هەیە گەلو بوو ئەڤە نکارن سەر مقاومە ئیسلامی زاڵ بن. مەبەستە مقاومە ئیسلامی گەلو سەرچ بنەمایە ئەوە ئەوتکە دژی بەرژەوەندیان خەڵکی عێراقینە کوهانا ئیسرائیل بدەت هێرشی عێراقی بکەت هێجەتا بدەتێ. بڵێ با بەڕوونی قسە بکەین. ئەوانەی کەوا پاڵپشتی لە مقاومە دەکات بێگومان ئێرانە. بۆیە هیچ دانوستانێک لە نێوان هێزە گروپەکان و حکوومەتدا نییە. کاتێک باسی حکوومەت دەکەین حکوومەت پەیوەندی لەگەڵ گروپە سەکدارەکانەوە نییە. حکوومەت تەنیا دەسەڵاتی بەسەر ئۆپەراسیۆنە هاوبەشەکان هەیە واتە بەسەر دەستەی حەشی شعبی و با بڵێن ئەوانەی کەوا سەر وەزارەتی بەرگرین و پێشمەرگە و هەموو ئەوانە خۆتان دەزانن پێشمەرگەش هێزێکی تەنزیمیە. بۆیە ئەوانەی کەوا با بڵێن بۆ نمونە جەیشی مەهدی بێ یان هەر لایەنشتی کە بێ حکوومەت کۆنتڕۆڵی بەسەر ئەم گروپانەوە نییە. بە شێوەیەکی گشتی حکوومەت دەسەڵاتی بەسەر نوجەباوە نییە بەسەر حزب اللهەوە نییە. خۆتان دەزانن حزب اللهی عێراقی دوو ڕۆژ بەر لە ئێستا ڕاگەندراوی چەند بڵاو کردەوە ئاماژەیان بەوە دەکەوە خۆیان ئامادە کردو لە ئامادە باشیدان. بۆیە حکوومەتی سوودانی ناتوانێت ئەمانە هەموو کۆنتڕۆل بکات لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتدا نییە بە شێوەیەکی گشتی چونکە مقاومە بێگومان باوکێکی ڕوحی هەیە کە لە دەرەوەی عێراقە ئەویش لە ئێرانەوە سەر هەڵداوەتەوە. خۆ ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە. لەگەڵەوەشدا سەردانەکەی بەڕێز سوودانی بۆ ئێران ئەوەیەکەوە ناوێت عێراق ببێ بە گۆڕەپانی شەڕ بە تایبەتی کە هەوڵیان مقاومەی ئیسلامیەوە ئەمە بێتە هۆی شەڕێکی مەزهەبی لە ناوچەکەدا. بۆیە عێراق بەشداری ئەمە نابێ. ئەمە هەڵوێستی فەرمی حکوومەتە. سەردانەکەی بەڕێز سوودانیش هەر لەم چوارچێوەیەدایە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک لە عێراقەوە هیچ لایەنێک نەکرێنە ئامانج لە ڕووی سەربازیەوە. عەبدوڕەحمان جەزایری شرۆڤەکاری ئەمنی سیاسی لە بەغدا گەلێ سوپاس.